ئەم شەو پارچەوەندایەک پێشکەش دەوێت ئارزوو خۆشەویستەکەم باسی بەهاری خۆشەویستیە. پارچەوەندراوەکە باس لە بەهاری خۆشەویستیەکە. بزانین بەهاری خۆشەویستی چییە؟ بەهاری خۆشەویستی تۆ بەهاری خۆشەویستی تۆ پڕی گوزارە تا ئەبەد. بەهاری خۆشەویستی تۆ پڕی گوزارە تا ئەبەد. یەک وەرزی ساڵی تەواو چەشنی بازارە تا ئەبەد. یەک وەرزی ساڵی تەواو چەشنی بازارە تا ئەبەد. کڕیاری ئەویندانی ئەو دەوڵەمەند و هەم هەژارە. کڕیاری ئەو دەوڵەمەند و هەم هەژارە. نرخەکەی لێدانی دڵە، دڵی بێ ئازارە تا ئەبەد. نرخەکەی لێدانی دڵە، دڵی بێ ئازارە تا ئەبەد. گەرچەکەرەی کرد ئەوینی داستانێکی پڕ سەمەرە. بۆ هەر کەسێکەوە شارە دڵ 100,000 تا ئەبەد. لەزەتی ژین لەگەڵیدا هیچ وەسفێ هەڵناگرێ، چونکە واشی نینە ناوی هەر لەزارە تا ئەبەد. هەر لەزارە تا ئەبەد. نازی ناوی ڕەگی لە زەوی و باڵای بەرزی لە ئاسمانە. ئارام بەخشە بۆ دڵی من ڕەگجەی مەزارە تا ئەبەد. ڕەگجەی مەزارە تا ئەبەد. کەی دەی لە خەویا بە ئاگا لە دەرگانەی دیدگام بدەی، چونکە هەردەم گوێم گرتووە جێی مژارە تا ئەبەد. ئاخۆ کەی دێ بە چاوانم لێت بڕوانم. مەستی هەستی نێویستت بم ڕێگام بژارە تا ئەبەد. لە هەر کونجێکی ئەم دڵم تەنها تۆی تیاسەر کردەی، شارێکی وات بۆ بنیاد ناوم بەبێ پەژارە تا ئەبەد. چاوەڕێمە تەنها یەکجار لە دەرگای چاوم بۆ دڵم بێی. تەنها یەکجار لە دەرگای چاوم بۆ دڵم بێی. دەرۆزەی بینینت دەکەم دڵم هەژارە تا ئەبەد. دەتوێتەوە کێوی بێستون نەکون بکرێ بۆ دیداری. دەتوێتەوە کێوی بێستون نەکون بکرێ بۆ دیداری. گەر چاوم بمینێ نەبی ڕێک لارەزارە تا ئەبەد. ڕێک لارەزارە تا ئەبەد.